خوای پەروەردگار دەفەرمێت لە سیاقی کۆمەڵێک ئاەتدا کە منافقەکان ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت لا بداية وتادي منافقة كان شتيان ذكر كمشكلة كشف دبون دهاتنا لا في عمري خو عليه الصلاة والسلام عذريان دينايوا دو باسي ودا كاد فرمي أجر أوان تاواني كان كردبا جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول بين لا يتداوي لخوشبون لخواب كان خويان وبين توش داوي لخوشبون يان بوب كيد أو خوای گەورە غەفور و ڕەحیم لایان خۆش دەبێت ئەمە لە ژیانی دنیایاندا کە دەهاتن بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا تۆبەمان کردووە بۆمان لە خوا پەڕێ و خوای گەورە لێمان خۆش بووە هەروەکو لێمان خۆش بێ هەروەکو چۆن ئافرەتێک تووشی فێ و سەرع دەبوو هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئینی ئوسرع وئینی ئەتەکەشف فەدعوا الله ئەن یەشفینی دوعا بۆ بکە خوا شیفام بۆ بدا یان کۆمەڵێک قسەی ئەومان هەیە لە ژیانی دنیا خەڵک هاتووە داوای لە پێغەمبەری خوا کردووە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام بیت ئەم ئاەتەکە لە ژیانی دنیادا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێ بڵێ وەڵا دوای مردنیشی تۆ بڕۆ سەر قەبرەکەی و داوای لێ بکە ئەی پێغەمبەری خوا داوای لێ خۆشبوونم بۆ بکە ئەمە شیرکون ئەکبەر ئەمە کوفرێکی گەورەیە ئینسان لە دین دەباتە دەرەوە